ئەو مەولودەی کە لە هەولێرێ هەیە دەخیندراوە کەلتورەی دەوڵەتی عوسمانی مابوو بە زمانی تورکی بوو احتیادیە زۆر بەڵام هەستا ئەو زمانە مەولودە تورکیەی کردە کوردی بە هەمان وەزن و قافیە و هەمان قسەکانیش جا بەو کە تەواوی کرد جیم وکریانی چاپی کرد بووە یەکەم کتێبی کوردی لە هەولێر لە چاپخانەی جیم وکریانی چاپ بکرێت جا بەو خواوی کە عەبدوڕەحمان گۆمەشێنی یەک لە پێشمەرگەکانی ئەیلول بوو دەیگوت کە مەولودی بابتمان دەخیندەوە دەگەیشتنە ئەو دوو بەیتەی بەدەنگەشی زیاتر دەمانگوت لە پەنجایەکان بەو زمانی کوردیەی شیرین زمان باسی گەورەی هەردوو عالەم کەم بەیان با نەڵێن کوردی نییە مەدحی نەبی من وەهام نووسی کە کەس قسەی نەبی مەولودی کوردیەکەی بەو شێوەوە دەست پێ دەکەن ئەو مەولودانەی دیکە کە ئێستا دەڵێن ئەوە ئی زەینەب خان مەولودەکی هەیە من بەڕای من ئەو مەولودە ئی زەینەب خان نییە ئەو مەولودە هەمان مەولودە کە لە هەولێرە بڵاو بووەوە دەستنووسی زۆر هەبوو ئەوە کۆنە دکتۆرەکانی کە لە مێژوو بوار کار دەکەن جا ئەم ڕۆحە کوردایەتی کە لە ناو باوکم هەبووە دەستی پێکرد لە پەنجایەکان بە دیارکەوی کە بووە قازی هەولێر لە زۆر کێشەی گەورە